کودەتای تێکەڵ. ئەم فۆرمە لە کودەتا تێکەڵەیەکە لە فۆرمی سەربازی و سیاسی بە جۆرێک گروپێک لە پلەدارانی سوپا هاوشانی بەشێک لە ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان و هاوڵاتیان بە ئەنجامی دەگەێنن. لەم شێوازەدا ڕەچاوی بەشێک لە پرەنسیپە یاسایی و مەدەنیەکان دەکرێت، هاوکات بڕێک لە پێکادان و توند و تیژی لە نێوان لایەنگرانی دەسەڵات و نەیاران و سوپادا دێتەکایەوە، بەڵام سەرنجام دەسەڵاتداران لە دەسەڵات دوور دەخەنەوە و حکومڕانیەکی نوێ بە فۆرمێکی سەربازی یاخود مەدەنی دێنەکایەوە. ئەم فۆرمات تا ڕادەیەک نوێیە، دەکرێت لە دیارترین نمونەکانی ئەم شێوازە بریتی بێت لە کودەتایی کە لە 30 تەموزی 2013 لە میسر ڕوویدا، کاتێک سوپا بە سەرکردایەتی عەبدولفەتاح سیسی ناڕەزایەتی شەقام و لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیان قۆستەوە. ئاکامەکەشی خۆی بینیەوە لە لەسەرکارلادان و دەستگیرکردنی سەرۆککۆماری هەڵبژێراوی پاش شۆڕش محەممەد مورسی، دواتر هەڵوەشانەوەی حکوومەت و سڕکردنی دەستوری 2012 بە دوای خۆی داهێنا. سەرنجام پشتبەستن بە یاساکار پێکراوەکان عەدلی مەنسوور سەرۆکی دادگای دەستوری میسر کرایە سەرۆککۆماری کاتی میسر بۆ قۆناغی ڕاگوزەر. لە هەڵبژاردنەکانی ساڵی 2014دا عەبدولفەتاح سیسی لە بەرامبەر حەمدین سەباحی بەهێنانی ڕێژەی لە سەدا 96.9 کرایە سەرۆککۆماری میسری پاش کودەتا. دەتوانین بڵێین کودەتا لە وڵاتێک ڕوونادا کە وڵاتێک بێ دەستا و دەستکردنی دەسەڵاتی تێدا بە شێوەیەکی دێموکراسی بێ. دەتوانین بڵێین کودەتا دەرەنجامی خراپی وڵاتێکی خراپە، ئی پەیوەندی خراپە، ئی تێڕوانینی تاکەکانە، هێزە کۆمەڵایەتیەکانە، هێزە سیاسیەکانە، دەزانی 2000 حیزبی سیاسی بۆ خۆی دەستگایەکی مەدەنیە، بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بە دەستگایەکی سەربازی. ئێکە کودەتا ئەسڵەن بەڵێ خراپە، بەڵام لەکوێ ڕوئەدا؟ لە ئەمریکا کودەتا ڕوودەدا؟ لە مێژوودا بوو یەک جا دوو دەوڵەتی دموکراسی بەیەکەوە شەڕیان کردووە. خۆ دەوڵەتی دموکراسی بەیەکەوە شەڕ ناکە. خۆ لە سوید کودەتا ڕوونادا، لە دانیمارک ڕوونادا، لە نەرویج ڕوونادا، لە بەریتانیا ڕوونادا. کۆمار و دموکراتەکان بزانە کودەتا لەسەر یەکتر دەکەن؟ نەم مولکی باکووری ئەفریقیا، مولکی ڕۆژهەڵاتە، مولکی ئاسیای دوورە، مولکی ئاسیای نزیکە، مولکی وڵاتە دواکەوتوەکانە. ئەو وڵاتانەی کە ئەم هێزانەی دەسەڵات دەگرنە دەست لە ئەنجامی هاوکێشە و کارلێکی ئابووری، لە ئەنجامی بەرەو پێشەوە چوونی ئابووری، خوێندنەوەی دروستی خودی کۆمەلگا بۆ خودی خۆی بەرهەم نهاتووە. لەو کاتەدا دروست بووە کە دەسەڵات و کۆمەلگا دوشتی زۆر نامۆبەیەکن. لەو کاتە دروست بووە کە دەسەڵات خۆی باوەڕ ناکە دەسەڵاتی هەیە. لەو کاتە دروست بووە کە ئەوانەی لە خوارەوە نازانن ئەم دەسەڵاتە چێە بەڕێوەیان دەبا و چی دەوێتن. بۆیە دڵنیایە لەوەی خەڵکیش پشتیوانیان لێ ناکە، پەلامارەکە دروست دەبێت. دەزانی کودەتای ساڵی 1970 کە دروست بوو، نووسەرێک دەڵێ خەڵک گۆشەیەکی پەردەی پەنجەرەیان لا دەدا و تەماشای جادەیان دەکرد کە ئاسکەریان دەبینی بە تەمەنەکان ڕۆڵە دانیشن. وەزعەکە هی ئێمە نییە. بەس ئەمجارە هەڵیان کوتایە سەردەبابێ ئاسکەر لە تورکیا. بۆ لەبەرەوەی ئەو مەسافەیە ئێستا ئابووری تورکیا ستاندوویەتی فەرقی هەیە لەو مەسافەیە کە وەختی خۆی جەنەڕاڵ دەیگوت من نانت دەدەمێ تۆشەوە بە. ئێستا خەڵک خۆی هەموو شتێک دەبینێ. کودەتا کاتێک سەرکەوتوو دەبێت کە ئەنجامدەرانی بتوانن مەبەستەکانیان بەدی بهێنن. بە پێچەوانەشەوە لە دۆخی شکستێنانیشیدا ئەگەری هاتنە ئارای جەنگی نێوخۆی و شڵەژانی ئەمنی چاوەڕوان کراوە. ئەمە و کودەتا بە گشت فۆرمە جیاوازەکانیەوە پاش ئەنجامدانی دەشێت ڕوبەڕووی جۆرێک لە بربەرەکانی ناوخۆی و دەرەکی بێتەوە. بۆ نمونە لە ناو سوپادا یاخود لە ناو جەماوەرەوە وەگەوەی ساڵی 1991 لە رووسیا ڕوویدا، یاخود دەشێت دەوڵەتانی زلهێز و کۆمەڵگەی نێودەوڵەتیش ڕۆڵ بگێڕن لەو نێوانەدا و بە میکانیزمی گەماروی ئابووری و دەزوەردانی سەربازی شکست بە کودەتاکە بهێنن، وەک نمونەی شکستی کودەتای حوسیەکان بەسەر عەبدڕەب مەنسوور لە یەمەن لە ساڵی 2014 و هاتنە ئارای جەنگی گەردەلوولی گورز دژ بە حوسیەکان لەلایەن دەوڵەتانی کەنداوەوە. بەڵام دەگونجێت بەشێک لە کودەتاکان لەلایەن شەقامی ناوخۆ و دەرەوە وەک دیفاکتۆ دانی پێدا بنرێت و قوبوڵ بکرێت، لە نمونەی کودەتاکەی میسری 2013 کە دواتر لە ڕێگەی هەڵبژاردنەوە پەردە پۆشکرا.
دنیایەوە بەرهەمی هەموو شۆڕشێک ئەبێ باش بێت چونکە کۆمەلگا لە قۆناغێک و قۆناغێکی دواکەوتووە با بۆ قۆناغێکی پێشکەوتوتر بەڵام مەرج نییە ئەم دەستکەوتانەی شۆڕش لە جیلێکە لە دوو جیلا لەنەوەیەک لە دوونەوە بۆ خەڵکی ئەو وڵاتە دەرکەوێت بۆ نمونە شۆڕشی فەرەنسی بە کۆمەڵێک ئازار و ژانا ڕۆشت تاکو بوو بۆم سیستێمە دیموکراسی کە ئەمڕۆ لە بیر و باوەڕەکانی شۆڕشی فەرەنسا لە جیهانی شارستانیا تا ئەمڕۆژ زیندووە بەڵام ئەمە فەرەنسیەکان چەند جیلێک قوربانیان داوە کۆمەڵە ژانێکیان بەخۆیانەوە بینی تاکو بەرهەمەکان چێشت لەبەرەوە ئەمە بە هەمان شێوە شۆڕشی ئەمریکی وە شۆڕشەکانی تر لە جیهانە بە هەمان شێوە کۆمەڵێکی زۆر قوربانیان دیوە و کۆمەڵێک ژانی لەگەڵایە لەگەڵ شۆڕش و لەگەڵ هەموو گۆڕانکاریێکی مێژوویە لەبەرەوە ئێمە ناتوانین بڵین هەموو شۆڕشێک بە خۆشی و وەکو چیرۆکێکی خۆش و وەکو چیرۆکێک و هینەی گۆڕانکاریێکی سیحری ئەبێت دیارە ئەم گۆڕانکاریانی بنەڕەتیانی کە هەڵێن لە قۆناغێکی دواکەوتووە بە قۆناغێکی گەشە کردو ئەمە کاتی ئەوێ و ئەمە قوربانیەکی زۆری ئەوێ و ئەمە ئازار و ژانێکی زۆریشی لەگەڵایە ناتوانین بڵین تورکیا ڕاست ڕنگ بڵین دیموکراتی ترە لە وڵاتەکانی تر بەڵام لە تورکیا ئەم دیموکراتیەتە ئەو تا ڕادەیە کە دەسەڵاتی کەمالیزم وەکڵی دەستکاری نەکرێت بەس کاتێک گەشتەوە هەمیشە عسکەر لە تورکیا ڕۆڵی بینیوە پاراستنی کەلەپور و پاراستنی پاشماوەکانی کەمالیزم لەوەیە لە تورکیا بپارێزرێت بێجگەلەوە مەسەلە کوردیەکە شەیە لێرەیە تۆ گەر تورکیا سێر بکەیت دیموکراتن لە ناوچە تورکیەکانە هەتا خەڵکەکەیشان بە شێوازێکی تر قساکەن و زیاتر ئازادی ڕادەربرنێنێ بەس لە کوردستانە لە باکووری کوردستانە ئەو دیموکراتی هەستی پێ ناکەیت ساڵانێکی زۆریش لەوێ عسکەر بەدەسەڵات بوون و ئەحکامی عورفی لەو ناوچانەیە هەبووە یعنی تورکیا تێکەڵێکە لە دیموکراتیەت و لە دیکتاتۆریەت بۆ چونمان هەڵەیەت لە سەر مەسەلەی شۆڕش و ڕاپەڕین چەکداری جیاوازە و شۆڕش جیاوازە شۆڕش دەکرێت یان گۆڕانکاریە کرێت بە شێوەیەکی هێمنانە و دیموکراتیانە بێت بەزەوەش دیسانەوە لەسەر کۆمەڵگاکە وەستاوە هەر بۆ نمونە هەرچەنەوە تۆزە جیاوازە لە مەسەلەی شۆڕ بەڵام گۆڕانکاری سێرکردن چیک و سلۆڤاکیا زۆر بە هێمنی و بەبێ کێشە جیابوونەوە ساڵی 1905 ئەگەر هەڵانە چ بێتم نەرویج لە سوید جیابەوە هیچ کێشەیەکی تیان نەبوو ئەوە لەسەر پێگەشتن و پێشکەوتی ئەو کۆمەڵگایانە وەستاوە سروشتی ڕۆژەڵاتی ناوەڕاست و ڕۆژەڵات بەگشتی لە پێشاو بگرین کە زۆر جار شۆڕشەکان تاابعێکی چەکداری لە خۆگرتووە سەربازی لە خۆگرتووە کودەتاکانیش لەبەری ئەو شەق لە سەربازی لە خۆگرتو هەمیشە بڵین سەربازەکان بڵین خاوەنی بەرژەوەندی خۆیان بوون خاوەنی تێڕوانینی سیاسی و فکری خۆیان بوون هەموو ئەمانەوەی کەرۆ کە کەمتر هەڵ بکە لەگەڵ بیر و بۆچوونی بڵێن سیاسێکی مەدەنیا یاخود فەرمانڕەوایەکی سیاسی مەدەنیا کە هەموو ئەمانە زانین دوجار بەریەکەوتنی لێکەوتوتەوە و جۆرێک لە پاشەکشەشی بەخۆ بینیوە لە بەرامبەر ئەو پرینسیپ و بنەمایانەی کە شۆڕش و کودەتای لە پێناوە ئەنجام درا ئەو گۆڕانکاری کە لە ساڵی 1970 لە رووسیا ڕوویدا گۆڕانکاری ئابووری بوو خەسڵەتی کودەتای تایە بەڵام مەبەز لە چییە مەسەلەن خۆی هەموو گۆڕانکاری ئەکرێت تۆ لەو لە حزای ناوی بنی کودەتا مەسەن زیاتر ئێمە کە وەختی ئەڵێن کودەتا ڕەنگە ذهنیەتمان بۆ لای گۆڕانکاریێکی خێرای کت و پڕ بڕوا کە مەسەلەن گۆڕانکاریەکە دروستەکە لە سیستەمی سیاسی بەڵام دواییە مەسەلەن ئەو سیستەمە حکومڕانیە لەسەر چ پرینسیپ و بنەمایە حکومڕانیەکە لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی فەرەنگی و سیاسیەوە بۆیە کاتێک ئەڵێن گۆڕانکاری ساڵ 1970 لە رووسیا شۆڕش بوو لەبەر ئەوەی تەواوی تێڕوانینی ئینسانی ڕووسی گۆڕی و تەواوی تێڕوانینەکان کاریشی لەسەر کرد کە لە ڕووی پەروەردەیی کە مناڵان لە پاخچی ساوایان هەتاوەکو زانکۆکان بە بیری چەپ گۆش بکرێن و لەسەر ئەو تێزەکانی مارکس و ئەنگڵس پەروەردە بکرێن لە ڕوانگەی ئابووریشەوە هەتاوەکو ساڵی 91 کە ئەو سیستەمە بەردەوام بوو سیستەمێکی شوورەوی و سیستەمێک بوو کە لە تێزەکانی مارکس و ئەنگڵس و سەرجەم تێزە سۆسیالیستیەکان و سەرچاوی گرتبوو لە ڕووی کۆمەڵایەتیشەوە خێزان و دامەزراوەکانی تری کۆمەڵایەتی کاریگەری لەسەری هەبوو و ئەمەیە کە ناوی ئەنێن شۆڕش لەبەر ئەوەی درێژەی زۆریشی کێشا شۆڕشێکی درێژخایەن بوو
و تاوکی ئێستش کاریگەری ئەو گۆڕانکاری کە لە ساڵی 1970 ڕوویدا بە شۆڕشی ئۆکتۆبری ساڵی 1970 لە مێژووی جیهانە و لە مێژووی رووسیاشا ناو ئەبرێ ئەوەیە کە سیستەمێک هاتە سەر حکم ئەندێشەیەک هاتە سەر حکم کە جیاواز بوو لە ئەندێشەی فەرمانڕەوەکانی پێشوو ئەو ئەندێشەیانەی تر کە باڵادەست بوون لە ڕووی سیاسیەوە لە رووسیا. ئەمڕۆ لەم سەردەمەدا ڕووناکبیران لەسەر ئەوە قسە دەکەن کە هەروەکو ئەوەی کە فیدل کاسترۆ لە دوایین کۆنگری پارتەکەیدا دێباز دەکا بە پرسیارەوە ڕووی دەمی دەکاتە ئەو سەردەمە کە دەکرێت ئێمە چاوەڕێکین کە دیاردەیەکی کۆمەڵایەتی تر ڕوو بداتەوە چونکە مەشکوکە لەوەی کە بتوانرێ شۆڕشێکی تری وەکو ئەوانەی ڕابردوو ڕوو بدا. ڕەنگە سەخت بێ ئێمە وەکو ئەمری واقع ئەوەی کە دەگوزەرێ جۆرێکە لە کۆتایی هاتن بە شۆڕش، بەڵام دەتوانین بڵین پێناسە هاوچەرخەکەی پێناسە کلاسیکەکەی شۆڕش کۆتایی پێ هاتووە، بەڵام پێویستمان بەوە بێ کە پێناسەیەکی هاوچەرخی تر بۆ شۆڕش بکەین کە بە جۆرە لە جۆرەکان پرەنسیپەکانی دیموکراسی یاخود ئەو پرەنسیپە باوانەی کە ئیمڕۆ مرۆڤایەتی ئاڕاستە دەکەن و کەمەندکێشی بیرمەندانی ئەمڕۆی دنیا دەکەن بۆ خۆیان بزانین لە کام شوێنی ئەم سەرزەمینەدا ڕنگدانەوەی تەواویان هەیە دەکرێت ئەوە نێو بدەین شۆڕش، چونکە ئێمە ئەگەر تێبینی بکەین ئەو شۆڕشانش کە لە ڕابردوودا ڕوویان داوە هیچ کەم لەوانە ڕاستە و خۆ شۆڕشێکی جیهانی نەبوون، وابەستە بوون بە شوێنێکەوە. شۆڕشەکان ئایا لەم سەردەمەدا دەکرێت وابەستە بن بە شوێنێکەوە؟ لە کاتێکدا ئێمە باس لە بەجیهانی بوون دەکەین، باس لە سیستەمێک دەکەین کە بانگەشەی ئەوە دەکەین کە تەواوی مرۆڤاتی دەبێ شوێنی بکەوێ. سیستەمێک بۆ نمونە وەکو دیموکراسی، سیستەمی دیموکراسی، سیستەمی ئازادی و لیبراڵی، سیستەمی سیکۆلاریەت کە تەواوی دنیا لەسەری کۆکە، لە حاڵەتێکی لەو جۆرەدا هەر کاتێک ئامانجەکانی ئەم ڕێو شوێنە بە تەواوەتی هاتنەدی دەکرێت ناوی بنین شۆڕش. شۆڕش لەکوێ ڕوو دەدا؟ کودتا لەکوێ ڕوو دەدا؟ نابێ ئێمە بڵێین لە وڵاتێک کە شۆڕشی بە شێوەیەکی تەندروست تێدا کرابێ ئەسڵەن کودەتای تێدا نابێ ڕوو بدات. ئێمە زۆر زۆری دموکراسیمانەیە. تورکیا دموکراسی سیاسی فولە، حیزبێک دروست بکە بەس ناوی کوردستان و عەلەوی ئەو شتانەی پێوە نەبێت تۆ مەجالەتی انتخابات بکەی، بەس دموکراسی فەرهەنگیت نییە تۆ بڕۆ ناوی کوردی پێوە بێکسەر ئەخەنەسەس. تورکیا وڵاتێکی دموکراسی سیاسیە. ئینسانی ئەم سەردەمە دموکراسی فەرهەنگی دەوێ، دموکراسی ئازادی خۆمی دەوێ. حەقیقەتی بوونی من چۆنە کە لەدایک بووم زۆر لەو حەقیقەتی بوونە دوورم نەخاتەوە. بەڵێ من لەبەر ئەوەی دموکراسی تورکیا قبوڵم کە ئەبێوە بۆ شێوەیە خۆم لە قالب بدەم کە چوارچێوەکانی دموکراسی سیاسی تورکیا دەیەوێت. حیزبێکی کوردستانی بینیوە لە تورکیا ناوی کوردی بێ و یاسایی بێ، پارتی دموکراتی گەلان، پارتی حەقی گەلان، پارتی ئازا. دەزانی بەزاین بە وشەی گەلان دادێ لە تورکیا هەمووی لەتر سیاسایە، هەمووی گەلان. لە ساتەوەختی ئەنجامدانی کودەتادا زۆر جار گرنگی نادرێت بە پرەنسیپە یاسایی و مرۆیی و کۆمەڵایەتیەکان. تەنها ڕەچاوی ئامانج و بەرژەوەندی ئەو گروپە دەکرێت کە بە کودەتا هەڵدەستن. بەڵام لە ساتەوەختی شۆڕشدا زۆر جار ڕەچاوی بنەما مرۆیەکان دەکرێت و بەرژەوەندی گشتیش لە بەرچاو دەگیرێت. زۆر جار لێکەوتەی کودەتا بەرهەمهێنی حکوومەتێکی سەربازی دەبێت، بە تایبەت لەو ساتەوەختەدا کە پرۆسەی کودەتا لەلایەن گروپێکی سەربازیەوە ئەنجام دەدرێت. هەندێک جاریش حکوومەتێکی کەمینە و تاکڕە و دێنێتە ئاراوە، بە تایبەت کە لایەنێکی دیکە لە دەسەڵات دوور دەخاتەوە. بەڵام شۆڕش لە بەرامبەردا زۆر جار ئامانجی بەرەمهێنانی حکوومەتێکی مەدەنی و دەستوریە، حکوومەتێک کە بەگشت پێودانجێک جیاوازتر بێت لە نمونەی حکوومەتی ڕووخێنرا و ڕۆژەڵاتە ئەو پرۆسە فەرهەنگی ڕووناکبیرە گەورەی وەک ڕێنیسانس کە لە ئەوروپای بە چەند سەدەیەک پیا تێپەڕ بۆ ڕۆژەڵات پیا تێپەڕ نەبووە. بۆ ڕیفۆرمە ئاینی کە لە مارتن لۆسەر و کالڤن و زینگلیەوە لە ئەوروپا دەستی پێ کردووە لە ڕووی ئاینی و لێرە لە ڕۆژەڵاتە ڕووی نەداوە. ئەو گۆڕانکاری ئابووری لە شۆڕشی پیشەسازیەوە کە لە بەریتانیاوە سەری هەڵدا و هەتاوەکو بەشی هەرە زۆری وڵاتانی ئەوروپای گرتەوە لە سەدەکانی دوایی لە ڕۆژەڵاتە ڕووی نەداوە. و ئەمە واکە کە ئێمە هەست بکەین جیاوازیەک هەیە لە نێوان ئەوەی کە ئێمە هەست بکەین کە کاتێک باز لە چەمکی کودەتا کرێت تابعێکی سەربازی و ذهنیەتمان بۆ لای ڕۆژەڵات بڕوە. لەبەر ئەوەی
هەتاوەکو ئەم لەحزەیەش جۆرێک لە دەسا و دەستکردنی دەسەڵات لە سیستەمی حکومڕانی لە ڕۆژەڵات تا ئەستەمە و ئەو دەسا و دەستکردنی دەسەڵاتش کاتێک ڕوونادا بەدیلەکەی کودەتایەتە پێشەوە کە کێشە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و حکومڕانیەکان کەڵەکە بن بیر لە چیەکرێتەوە بیر لە گۆڕی نەکرێتەوە لە ڕێگەی هێزەوە بۆچی چکە ئەو سیستەمە سیاسیە تابعێکی تۆتالیتاری شمولی هەیە و دەستی خستۆتە نێو کایی ئابووری دەستی خستۆتە نێو کایی کۆمەڵایەتی و گروپێکی کەمینەی ئابووری و بازرگان و سیاسی دەستیان تێکەڵ فەرمانڕەوا دەستیان تێکەڵاو کردووە ئەمە واکات کە گۆڕانکاری و ئەو هەوڵانەی کە ئەکرێ بۆ گۆڕانکارێکی مەدەنی و لەسەرخۆ و شۆڕشێکی بڵین لەسەرخۆ ئیمکانی نەبێ ئەو کاتە چی جێگەی بگرێتەوە کودەتایەک جێگەی بگرێتەوە کە لە زۆر کاتە شەقلی سەربازی پێوە دیار بوو. کاتێک لە وڵاتێکدا کودەتا ڕوودەدا دەسەڵاتێک کە بە کودەتا دێت ئەم دەسەڵاتە بە کودەتاش دەڕوات. هیچ نمونەیەکم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابینم هەر لە شۆڕشی 1952 فەڕەنسا مەسر کە جەمال عەبدولناسر کۆنتڕۆلی ئەوەی کرد هەر لەوەی کە خەڵکانێک دەڵێن حافز ئەساد و لە ئەوش کودەتا چی بوو ئەفسەرێک بوو هەر لەوەی سەدام حوسێن کە ئەفسەرێک و دەزانی هەمویان تقریبەن هاوتەمەن و هاو ئەفسەر و هاو پلە و یەک ڕۆڵگان هەیە و یەک حرەکە و ئوسڵوب بوو بە کۆمەڵێک سەرسام بوون کە لە ناو سوپا و بە خۆگرێدانی خەڵک و پلا تیۆری ئامارە ئەوانە ئەمانە نەتیجەی هەمویان چۆن بوو نەتیجەی بەشار دیارە نەتیجەی جەمال عەبدولناسرمان بینی و دوا ڕۆژی مسرمان بینی کە دەتوانین بڵێین مبارەکیش جەمال بوو یعنی درێژکراوی یەکێڵ بوو نەتیجەی سەدامیشمان بینی بینیشمان لە پاکستان چی ڕوویدا وە سیاسیەکانیان تووشی چی بوون و ئێستاش پاکستان لە چ دۆخێکدایە لە هیچ شوێنێکی دنیا ناتوانین کودەتایەک دۆزینەوە بە تایبەتی تۆ تەماشا بکە بەشێک لە کودەتایەکان لە سەردەمی شەڕی ساردن کۆڵتوەر 47 تا 91 شەڕی ساردیش لە نێوان USA و USSR ئەمریکا و سۆڤێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێک لە تورکیا و لە باکووری ئەفریقیا دروست دەبێت و هەر ئەم دوو هێزن کەمینەیەکی دەسەڵاتدار هاان دەدەن مەسەلەن هەندێک دۆستی ئەمریکا بۆ ڕوخاندنی حرەکە وڵاتێکی سۆسیالیستی هەندێک بە تایبەتیش سۆسیالیستەکان ڕوسیەکان سۆڤێتیەکان هاندانی کۆمەڵی خەڵکی خۆیان بۆ مەسەلەی کودەتا وە پشتیوانیکردنیش لە جۆرێک گوایە لە شۆڕش یان بەڵێ شۆڕشیش کەواتە تۆ کودەتایەکی تەندروست نابینی ئەی چۆن دەسەڵات دەداتە هێزێکی مەدەنی بۆ کودەتای کردووە لەبەر چی کودەتای کردووە لەبەر ئەوەی کودەتای کردووە یا پێی وایە ئەم هێزە زەرەر لە بزاوتی نەتەوەی دەدا یا لە هەژمونی عەسکەر دەدا یا لە کەڵچەر دەدا یا لە ئابووری دەدا تەسلیم بە یەکێکی کردووە کە هەمان دیدی هەیە بەس جلەکەی مەدەنیە بۆ نمونە ئەحمەد نەجە سەزەر پیاوێکی مەدەنی بەڵام لە کۆبوونەوەکانی مەگەکەدا دەبوو سەرۆکۆمار مؤدەب بەرامبەر جەنەڕاڵ بیۆک ئاهێت کە سەرۆک ئەرکانی سوپای تورکیا بوو دابنیشە زۆر بە عەقڵانە سەرۆک کۆماریش بوو مەدەنیش بوو بەویان سپاردەبوو خۆ ئەحمەد داوود ئۆغڵو مامۆستایسان کۆی بوو لە بەرووی ئامادە نەبوو بۆ هەندێک ئەم بارودۆخانەی لەم دوایە هەبوون چی لێ هات کەواتە تۆ ناتوانی بڵێیت کودەتا چی دەسەڵات تەسلیم بە هێزێکی مەدەنی دەکات ئەوانەی کودەتا ئەنجام دەدەن پێگە و نفوزن لە ناو دەسەڵاتدا و پرۆسەکەیان تا ڕادەیەک تەکنیکی و ڕێکخراوە بەڵام ئەنجامدرانی شۆڕش هەمیشە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ستەملێکرا و کەسانی ئاسایین لە دەرەوەی هەیکەلێتی حکومڕانی دەش بە ناوەندەکانی بڕیار بە شێوەیەکی ناڕێکخرا و ئافەوی پرۆسەکە بە ئەنجام دەگەێنن ئەوانەی پێشوو ئێمە بەڕاستی بەشی زۆریان بریتی بووە لە یاخیبوونیەک بۆ دروستکردنی دەسەڵاتێکی لۆکاڵی لە ناوچەکەی خۆیانە بۆ نمونە سمکۆش کاک ڕاستە لەم دۆیانە بوو بە خاوەنی بیرروبۆچوونێکی تا ڕادەیە کوردایەتی و هاتنی بۆ سلێمانی و بینینی شێمەحموو ئەوانە بەڵام سمکۆش کاک بە دەرەجەی یەکەم ئەویست دەسەڵاتێکی تایبەتی لە ناوچەی خۆیان هەبێت و شێخ سەعیدی پیران و دوای ئەوە چەندین شۆڕشی تر کراوە دوای بە تایبەتی لە سەر و بەندی ڕوخانی دەوڵەتی عوسمانیدا بەشی زۆریان دافعی دینی لە پشتیەوە بووە دافعی دونی و پشگیریکردنی دەوڵەتی خەلافەت و نەڕوخاندنی ئەو دەوڵەتە خەلافەتە و ڕاگررتنی ئەو دەوڵەتە خەلافەتەیە کە ئیبینین کە لە مێژووە دیارە کە دەوڵەتی عوسمانی
یاری بە میزاج و بە عواتفی خەڵک کردووە بۆ ئەوەی دژ بەو دەسڵاتانی کە هاتنە ناوچەکەەوەکو دەسڵاتی ئینگلیزی و ئەوانە دروست ببن. ئەگینە ئەوانش بە قەنەعەتی من بەشی هەرە زۆری پێش ئەم شۆڕشە نوێیە بۆ شەڕ بووە لەسەر دەسڵاتی لۆکاڵی، دەسڵاتی ناوچەی، دەسڵاتێکی دەرەبەیی ئەقتاعی لەو منتەقەی خۆیانە، نەک خاوەنی چەمک و جیهان بینی یەکبوون بۆ چکە زۆرێک لەوانە خاوەنی خوێنەوارێکی ئەو تۆ نەبن بتوانن پەرنامە و پلانێکدا ڕێژن لە پێنای، بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەو یاخیبوونانە ئیجابیاتی خۆی هەبووە بەوەی کەوا میلەتی کورد سەردا نەنەوێنە بۆ داگیرکەرەکانی، واتە شتێک لە نستی کووردا دروست بووە کە بەردەوام یاخی بێت لەو دەسەڵاتی کە ئەی چەوسێنێتەوە. یعنی جۆرێک لە جۆرەکان ئەو یاخی بوونانە دیواری ترسی شکان. یعنی ئەوەیەکە لە خاڵە گرنگەکان کە لە شۆڕشە هەیە ئەوەیە دیواری ترس بشکێنی بەرامبەری ئەو دەسڵاتە زۆردارانی کە لە بەردەمتایە ئەو یاخی بوونە بۆ چووکانەی کە لە ناوچەکانە هەبوو بە جۆرێک لە جۆرەکان نیگەرانیەکی لای داگیرکەرەکان دروست کرد و ترسیشی لە ناخی تاکی کووردا دروست شکان بەوەی کە دەتوانێت ڕوبەڕووی ئەو دەسڵاتدارە گەورانە ببێتەوە. کۆدەتای سپێ زۆر جار کۆدەتای دەرباریشی پێوتە لە وڵاتەوە کرێت، زۆر جار بڵێن گۆڕینی کابینەی وەزاری ئەوانە بکرێت، کەسێکی تردا بنرێمانە زۆر جارەوانەوە، بەڵام ئەوەی کە لە مەفهومی کۆدەتا و ئەوەی هێزێکی سەربازی زیاتر بڵێن لەلایەن عسکەرەوە ئەمان گۆڕانکاریکا کەن، ئەمان سیستەمی وڵاتەکە گۆڕن و کەسانی سەرەوەی دەسەڵاتەکە لابن، بەڵام ئەمەی تریان زیاتر پێوترێک کۆدەتای ناو دەربار و ناو کۆشکی سەرۆکایەتی هەر خۆیان ئەواکن. هەر بوون لە تورکیاشە سیر بکەیت ئەوانەی کە پارتی ئاکپارتیان دروست کرد دامەزرێنەکانیان ئەوانەی کە سەرۆگۆزیر بوون و کە سەرۆکۆماریش بوون، نمونە عەبدوڵای گول و نمونەی زۆر ئەمانی تریشیان هەستەکەمان لە دەسەڵاتە نەمان، ئەوانە شێوەیەکە لە کۆدەتای سپی هەر سیستێمەکە هەرماوە، حیزبی دەسەڵاتدارەکە هەرماوە، بەڵام لە ناو ڕەنگە سەرکردەکانی خۆیانە ئەم کاراکەن. من وایە بینم ئێمە ئەگەر بەراوردێ بکەین لە بینی ئینسانی ڕووناکبیر و سیاسەکانی ئەمریکایە لەگەڵ ئینسانی ڕۆژەڵاتی ڕاستە جیاوازن لە یەکەوە. سەیرەکەی ئەمریکا کە کاتێکدا ئەمەزرێ کۆمەڵی خەڵکی نوخبەدا ئەمەزرێنن، ئەو دەستورەی کە تۆماس جێفرسۆن و کەسانی وەک جیمس مادیسۆن ئەوانە دایان مەزران، ئینسانێک بوون خۆیان لە بنەڕەتە ئینسانێک بوون کە بڕۆیان بە پرەنسیبی دەسەڵاتکردنی دەسەڵات بوو. لە دەستوری یەکەمی ئەمریکاوە بەشێک لەو مادە و بڕگانەی کە تایبەتن بە سیستەمی سەرۆکۆمار و ئەوانە یەکسەر داناوە کە بۆ خولێک کە 4 ساڵە بۆی هەبێ فەرمانڕاوەتیکە ئەگەر گەل هەڵی بژاردە بێ بە 4 ساڵێکە و 2 خول 8 ساڵەکە. لە دوای ئەوە هیچ کەسێک ڕێگەی خۆ بەخۆی نەداوە، هەندێک لە سەروبەندی جەنگی جیهانی دووەمان نەبێ کە ماوەکەیان هەندێک درێژ کردەوە بۆ ڕۆزڤێلت و ئەوانە، بەڵام ئەگەر سەیری بکەین لە بنەڕەتەوە ئینسانانە لەبەر ئینسانی خۆیان بڕۆیان بە دیموکراسیەتەوە بڕۆیان بە پرەنسیبی دەسەڵاتکردنی دەسەڵات بوو. سەرەکەی بناغی دەوڵەتەکە لە ناوخۆی ئەمریکایە دەستورەکە لەسەر مەساسە دێ، هیچ دەسەڵاتدارێت چەندێک ئەمریکا لە جەنگەکانە بووە، چەندێک ئەمریکا بارودۆخی خێرانی دارایی و ئاوری بەخۆوە بینیوە، هیچ سەرۆکێک ڕێگەی بخۆی نەدا ئەو پرینسیبە پێشێل بکە. بەڵام بۆ ڕۆژەڵات هەمیشە شەرعێتی مانەوە و پێوەستکراوە بە زەرورەتی قائیدەوە ئینسانی سەرکردەوە، زەرورەتی بەرگریکردن لەمانەوەی ئەم کەسە بە بنەماڵەکردنی دەسەڵات، بە خێزانکردنی دەسەڵات. ئەمانە ئەندێشەی ئینسانەکانی شەڕ کاریگەری هەبووە کە خۆیان بە شۆڕش بێنە سەر حکم، بەڵام لە پێناوی مانەوە و شەرعێتی ڕەوایەتیدان بە زەرورەتی مانەوەی خۆیانە هەموو پشت بکەن لە هەموو نامەکانی شۆڕش. بۆیە پەیوەندی بە بڕای سەرەکی ئەو فەرهەنگی شوێنەکەشەوەی کولتوری شوێنەکەشەوە هەیە. کاتێک ئیسلامگەراکان حتمیەتی مێژوویان گەیشتە بەندایەتی، وەکو ئەوەی کە تالیبان پێدەناسرێ، وەکو ئەوەی کە با بڵێن لە ئێراندا ڕوودەدا، وەکو ئەوەی کە ئیسلام خوازەکانی وەکو داعش گەرەکیانە بیکەن، ئەمە بریتە لە لووتکەی شۆڕش لە پێناسی ئەواندا. کاتێک کە خلافەت ئامانجی ڕوون و ڕەوانی ئەوانە، ئامانجی 1000 ساڵی ئەوانە بەرجەستە دەبێ، ئەوان بە سەرکەوتنی شۆڕش و بەهێنانەدی ئامانجەکانی شۆڕش لێکی دەدەنەوە. حتمیەتی مێژووی ئەوان لەو بەندایەتیەدایە. هەر کاتێک چەپەکان حتمیەتی مێژوویان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا گەیشت بە کۆمۆنیزم، گەیشت بەوەی کە ئیدی چینایەتی نەمانێ، ئەوانی شۆڕشی خۆیان لەوەدا دەبینەوە، غەیری ئەوە بە کۆدەدانێو دەبن. هەر کاتێک
حتمیەتی مێژووی لە لای دیموکراتی خوازەکان گەیشت بە لیبراڵیەت وەکو ئەوەی کە فۆکۆیا ما بانگەشەی بۆ دەکرد گەیشتە ئەوەی کە دیموکراسیەت و لیبراڵیەت بەرجەستە بێت لە ڕۆژەڵادا ئەوە ئیدی بریتە لە شۆڕشی ڕاستەقینە. نەیجیریا دەزانی لە نەیجیریا ئێستا کێشەیەکی گەورەمان هەیە لە دوای مووسڵ مەیدانی تەسیح حساباتی نێودەوڵەتی دەبێت لە نەیجیریا یادی حەسەن و حوسێن ئەوەی شیعەکان وەکو نەجەف و کەرمەلا بەڕێوە چوو ڕێژەی دروستکردنی حوسەینیەکان لەوێ بە شیعەبوون سەرنجی هەموو کۆمەڵگای نێودەوڵەتی ڕاکێشاوە. ئەمن تۆ لێرە قساکەین ئەگەر ئەم داعشەیان بۆ ئەوان نەنەرد بۆ ئەوەی ڕێ لە هەژمونی شیعەگەری بگرن کەواتە ئەوەی لە نەجووریا ڕوودەدا ئەسڵەن ئەوەی لە نەیجیریا ڕوودەدا پەیوەندی نییە بە دۆخی ناوخۆی نەرویجیەکان بە ئاستی گەشەکردن و ناگەشەکردن پێشکەوتن و ناپێشکەوتر توانای کۆمەڵایەتی و نواتانەوەی کۆمەڵایەتی دیت بۆ هێز بۆ جیاکردنەوەی هێزەکان یاسادانان و جێبەجێکردن و دادگەری بەڵکو پەیوەندی بە هاوکێشەکانی کۆمەڵگای نێودەوڵەتی و پەرەگرتنی ڕەوتی شیعەگەری هەیە لەوێ. دەزانی مەرج نییە بەرهەمی هەموو شۆڕشێک باش بێت بەڵام دەزانی نابێ ئێمەش هەموو بزافتێک بە شۆڕش لە قەڵام دەین. ئێمە شۆڕشی فەڕەنسیمان هەیە ئێمە شۆڕشی چینمان هەیە لە شۆڕ سەدەی هەفدا سەدەی هەژدا سەدەی نۆزدە لە رووسیاش هەمانە پێش لێنین. باشە ئێمە ناتوانین بڵین هەر جوڵانەوەیەک باشە تو حرەکەیەکی کۆمۆنیستی کە دێت لە دیدی مارکسیزمەوە دەیەوێت شۆڕش بکە و هەموو هێزە کۆمەڵایەتەکانی تر تێک بشکێنێ تەسلیمیان کا بە دیکتاتۆریەتی پرۆلیتاریە خۆمەش نامێنراوە شۆڕش بەستەن دروست نییە. لەوەرێ من ڕاستە شۆڕشی هێزێکی فکریە هێژێکی ئایدۆلۆجیە یا کۆنزێرڤاتیزمە بەرامبەرەوانی تر یا سۆشیالیزمە بەرامبەرەوانی تر یا لیبرالیزمە بەرام ئەوانی تر مەجالێک بۆ هێزەکانی تر. شۆڕش چییە؟ شۆڕش وەرگرتنەوەی دەسەڵاتە لەو هێزانەی کە مێژوو لەگەڵ خۆیان گیر دەکەن لەو هێزە کۆمەڵایەتیانەی مێژوو لە دەستی خۆیان قفڵ دەکەن. بۆ ئێمە ناتوانین جارێ زۆر زەحمەتە تۆ بڕیاردەی ئەمە شۆڕشە تابزانی چارەنووسەکەی چۆن بووە جگە لە شۆڕشە تاریخیەکان ئەوانەی چارەنووسی مرۆڤایەتیان گۆڕیوە. ئاکامی کۆدەتا بە هەر فۆرمێک ئەنجام بدرێت دەچێتە دەرەوەی چوارچێوە یاسا و شێوازێکی نایاساییە. ئامانج لێی وەرگرتن و پاوانکردنی دەسەڵاتە هاوکات جگە لە گۆڕانکاری سیاسی گۆڕانی گشتگیر و ڕیشەیی بە دوای خۆیدا ناهێنێت بەڵام شۆڕش بە پێچەوانەوە هەڵگری ڕەگەزێکی ڕەوایە و بەو پێی لەلایەن گەلەوە ئەنجام دەدرێت گەلیش سەرچاوەی شەرعیەتە. ئەمە و ئامانجی شۆڕش جگە لە گۆڕانی سیاسی هێنانە ئارای گۆڕانی ڕیشەیی و بنیادیە لە سەر جەمبوار و کایە جیاوازەکانی سیاسی و یاسایی و ئابووری و کۆمەڵایەتیدا.